سپیده باش تماشاوان کردستان 24 سپیده کدن از هفکار خوشاکار دیدگل هوا دابین افروکجی یعنی باش سپیده باش لهر جگەیەکەن سڵاوی ئێمەتان لێبێ وەکو هەمیشە کۆمەڵێک بڕگە و بابەتی جوانمان بۆ ئامادەکردوون تەورەکانی ئەمڕۆمان سوودی خول و پەیمانگاکانە بۆ فێربوونی زمان لەگەڵ چۆنێتی پاراستنی ئەکاونتەکانمان لە هاکردن. ئەمڕۆ ڕۆژی جیانی فەلسەفەیە. جا پەیامنێرمان هێرۆ مەولودی کارێکی لەسەر بەشی فەلسەفەی زانکۆی سەلاحەدین کردو. بەپێی ڕاگەیەندراوێکی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. سەدا 96 قوتابیانی دەرچووی پۆلی 12 کە فۆرمی زانکۆلاینیان پڕ کردوتەوە وەرگیراون و ژمارەیان 44,000 قوتابیە. لەو قوتابیانەی ئەم ساڵ ناویان گەڕاوەتەوە 36 قوتابی ناویان بۆ بەشی فەلسەفە گەڕاوەتەوە. بە گوتەی سەرۆکی بەشی فەلسەفە ئەگەر ئەم ساڵ ئەو قوتابیانە ناویان لە فەلسەفە نەهاتبایەتەوە ئەوە بەشەکە بە تەواوەتی دادەخرا. بەگەشتێک لە ناو بەشی فەلسەفەی کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین و قسەکردن لەگەڵ مامۆستایان و قوتابیانی بەشەکە ئەوەمان بۆ ئاشکرا بوو کە تەنیا قۆناغی چوارەم لە ئێستادا قوتابی لێیە. تەنیا پۆلی قۆناغی چوارەمە لە بەشی فەلسەفەی کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین. ئەم قوتابیانە دوایین قوتابیانی ئەم بەشن. چەند ساڵێکە بەشی فەلسەفە هیچ قوتابێکی وەرنەگرتووە. یەکێکە لە مامۆستانی بەشی فەلسەفە کە دوکتۆرای لە تورکیا لەم بەشە تەواو کردووە. وەکو مامۆستانی دیکەی بەشەکە هەوڵی خۆشەویستکردنی فەلسەفەیە لە لای قوتابیەکانی. بەڵام لەگەڵەوەشدا نیگەرانە لەوەی ئەم بەشە پشتگوێ خراوە. لە هەموو دنیادا فەلسەفە تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لە بەشەکانی دیکە ئەویش ئەوەیە کە ئەو خواستی لەسەر بەشەکانی دیکە هەیە بەو شێوەیە لەسەر بەشی فەلسەفە نییە ئەوش حاڵەتێکی تەبیعیە. بەڵام ئێمە داواکاریمان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا زانکۆکان ئەو حاڵەتە لە بەرچاو بگرن دۆخێکی ئیستیسنا بۆ بەشەکانی فەلسەفە لە کاتی وەرگرتنی قوتابی خوێندکاراندا بەرجەستە بکەن چونکە ئەوە شتێکی پێویستە. مەسەلا لە ساڵانی ڕابردوودا ئێمە قۆناغی یەکمان نەبووە هۆکاری سەرەکی بۆ ئەوە بووە کە هەمان ئەو مامەڵەی لەگەڵ بەشەکانی دەکەدا کراوە لەگەڵ فەلسەفەش کراوە بە تایبەتی لە کۆنمرەی بەرز بۆ بەشی فەلسەفە دانراوە نزیک هەفتە کە ئەو کۆنمرێ زۆرە بۆ فەلسەفە. بەشی فەلسەفەی کۆلێژی ئاداب لە ساڵی 2007 بە فەرمی کرایەوە. ئێستا تەنها 45 قوتابی قۆناغی چوارەم سەرقاڵی خوێندنن. بۆ ئەم ساڵی نوێی خوێندن دوای هەوڵێکی زۆر 36 قوتابی لەم بەشە وەرگیراون. لەگەڵ ئەو قوتابیانە لە بەشەکە باسی فەلسەفە دەکەین. هیبا حەزی لە بەشەکەیەتی لەو باوەڕێدایە ژیان هەمووی بەندە بە فەلسەفەوە. مامۆستای پسپۆری بەشی فەلسەفەمان نییە. مونیریش گلەی دەکات و دەڵێ لە قۆناغی یازدە مامۆستای ئابووری یا بەشەکانی دیکە فەلسەفە دەڵێنەوە. وتەنها نزبەیەکیش بێتن بۆ وانەبێژی بۆ مامۆستایەتی چونکە لە قوتابخانی دیکە شێ بەڕاستی مامۆستایانی هەندێک مامۆستایانن ئابووریە وەرزشە ئیدی هەرچ بابەتێکی تر بێتن ئەم دەرس دەڵێنەوە باوە بکەین ئێمە بەشدار بین لەم پرۆسەیە دەرسی مامۆستایان بڵێنەوە بەرەو پێشە بڕۆین بۆ پۆلی 11 ئەمە کتێبێکی گرینگەکەوە لە پۆلی 11 دانراوە پەرەی پێ بدەین بۆ ئەو قوتابیانێک کە بۆ ساڵی داهاتوو بەرەو پێش دەچن و دواتر دەچنە زانکۆ. لە پێشووتردا زۆر زانیاریان نییە لەسەر ئەو بەشەدا ئێمەدا بە گرنگی دەزانین کە زیاتر ئاشنا بیتن ئەو بەشەدا زیاتر گرنگی پێ بدرێ لە بەهۆی ئەوەیە کە ئێمە وەکو ملەتی کورد زۆر زانیاریمان نییە لەسەر بەشی فەلسەفە ئەگەر هاتو زانیاریەکەش هەبی لە ناو کۆمەڵگە بەڵام زانیاریەکە ناڕاستە خۆت ئەو کاتێکە فەلسەفە دەخوێنیان دەچێ ناو قۆڵایی فەلسەفەدا دەبینی ئەو زانیاریانەیە کە پێشووتر زانیتە ناڕاستینە. وەرگرتنی 36 قوتابی لە بەشی فەلسەفە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن ئەم بەشەی لە داخستن ڕزگار کردووە. قوتابیان و مامۆستانی بەشی فەلسەفە لە زانکۆی سەلاحەدین دەڵێن هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە دەبێ پلانەکانیان توکمەترکەن بۆ گرنگیدانی زیاتر بە بەشی فەلسەفە لە ناو زانکۆکان و لە قوتابخانەکانیش. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر.
وەکی دەستپێکدا هەفکارم شاکاری گوتی ئەمە دوو تەوەرن هەن یەکشوانە بەحسا فێربوونا زمانیت کرد لە پەیمانگەها و خولێن تایبەت گوتێنەڤەکردن شاکار مێهوانەکە مەل سەروی تەوەری هەیە هیمداد نەجات مامۆستا و شارەزا لە بوارێ فێربوونا زمانی دەتگەلمە دەبیت مامۆستا هیمداد بخێرەتی سپێدەتە باش بیتن زۆر سپاس مامۆستا هیمداد چەند گرنگە و کەسێک زمانێکی دیکە بزانیت بڕێە خولیان ژی پەیمانگەهان بەڵێ بێگومان فێربوونی زمانێککە بۆ هەر کەسێک بەڕاستی ئەوە لە کوردستان زۆر زۆر پێویستە و بە تایبەتی زمانی ئینگلیزی دەتانین بڵێن گەشتی تا ڕادێک ئەوەی کە پێویستیەکی حتمیە بۆ هەر تاکێک لە کوردستان بە تایبەتی بۆ گەنجان یان بە تایبەتی بۆ ئەوانێک کە خاوەنی بزنسی خۆیانن یان ئەوانێک کە قوتابی خوێنی باڵان یان دەیانەوێت توێژینەوە بکەن لە بوارەکەی خۆیان ئینگلیزی ئەوڕۆ زۆر زۆر پێویستە بەڕاستی خەڵک پێویستی بە ئەوەیە بە ڕێگەیەکی زۆر ئاسان و زۆر کورت و تێچوەکی کەم فێرە زمان ئینگلیزی بی خەڵک ئەوڕۆ هەموو ئینگلیزی نازانی هەمووشمان لەوانەیە خەریزی زمانی ئینگلیزی نەبین حتمما هەریەکە لە بواری خۆی ئیش دەکە پێویستی بە زمانی ئەوەیە کە پێویستی بۆ یەکە فێرە زمانی ئینگلیزی بی مامۆستا ببوورە هەمیشە قوتابیان و ئەوانەی لە کۆلێژ و پەیمانگاکانە خوێنن گلەیەوە کە نەڵێن ئێمە قوتابخانەمان تاوا کرد کۆلێژمان تاوا کرد پەیمانگامان تاوا کرد لە کۆتاییە نەفێری زمانێکی نەفێری زمانی عەرەبی بووین نەفێری زمانی ئینگلیزی بووین بۆچی ینی بۆ نمونە لە کۆلێژ و قوتابخانەکانە هاوشێوەی پەیمانگاکان قوتابی ناتوانێت فێری زمانێکی تر بێ خۆی شتێک هەیە ینی ئێمە کە لە مەکتب و لە پەیمانگا با بڵێن لە مەکتب سەرەتا لە مەکتب لە قوتابخانەکان قوتابی دەرسی ئینگلیزی لەبەرچ هەیە لەبەرچ دەرسی زمانی عەربی هەیە بۆ ئەوەیە کە فێری زمانی عەربی بی بۆ ئەوەی فێری زمانی ئینگلیزی بی خەڵک هەیە تەنها بە مەکتب فێری زمانی ئینگلیزی بووە ئیسفادەی لە مەکتبێک کردە دەرسەکانی وانەکانی بە جوانی خوێندە بیری لەوە کردەوە کە ئەو دەرسە بۆ ئەوەیە کە ئەو فێرە زمامی بەداخەوە ئێستا تقریبان شتەکان وای لێ هاتێک کە بۆ زیاتر بۆ نمرە بەدەست هێنانە مامۆستاکانیش لەگەڵ ڕێزم هەوڵ دەدەن زیاتر تەرکیز بخەنە سەر ئەوەی کە قوتابەکان کو بتوان دەرەجەیەکی کامل یان دەرەجەیەکی باش لە زمان بینن هەوڵیاندایە مەسەلەن قوتابی دوورکەتەوە لەوەی کە فێربی من بەخۆم بەڕاستی کاتی خۆی کە پۆلی 12 بووم زۆر مەعجەبی مامۆستاکەم بووم چکە مامۆستاکەم بە شێوازێک فێرە زمانی ئینگلیزیمانی کرد هەستمان نەدەکرد بۆ دەرەجە دەخینین یعنی زۆر خۆش شەرحی دەکرد وا شەرحی دەکرد کە ئەمە خۆمان ڕۆژانە شت بنووسینەوە احتیمال لەسەر لەبەرکردن نەکەین بتوانین ڕۆژانە زمانەکە بەکاربێنین زۆر زۆر گرنگە بەڕاستی مەکتەب زۆر زۆر گرنگە وایە ڕاستبێژی بەس مامۆستا ئەمە دگەل خەلکیشی ئاخفتیە بزانین ڕایەوان لەسەر فێربوونا زمانی بشێوەی ئەکادمیان ژی بشێوەیەکێ بژین خوول و پەیمانگەها و دەوراتەوەکی ئەم زمانی کۆڵانکی دبێژین کەڕایەوان سەرڤەیەکێ چییە ئەم بە هاوڕاتە ماشا بکەین قەهوەکێ بەخۆین حتا هیچ حەسەن چەند زمان زانی کوردی و عەرەبیش کەمەک ئینگلیزیش کەمە لەکوێوە فێر وڵای هەر لە ئیش و دەوام و کار و هیچ کات نەچوویتە خول و دەورە و ناوەڵە بەس سەفەر و دەوام و برادر و ئیش پێت وایە ئەگەر کەسێک حەز بکات فێری زمانێکی نوێ بێ بچێتە دەورەیان بچێتە خول و ڕاهێنان ئەتوانە فێر بێ بێگومان بەس لە ناو خەڵکی زیاتر فێر دەبی وەکو خول آخر ئەوەی کرد لە ناو خەڵکی قسەی پێدەکرێ و بەکاردێت لە دەورەی بەکار نایە تۆوەکو خۆت ئامادەی مناڵەکانت بنێریتە خول بێنێریتە خولی ڕاهێنان بۆی فێری زمانی نوێ بن بێگومان بەڵێ حەزیش دەکەم هەتا زمانی زیاتر بزانی و باشتریشە بە دەورە هەیە بۆ فێربوونی زمانی نوێ بەڵێ من باوەڕم بە دەورە هەیە بەس چۆن ئەبێ ئەو کەسی کە ئەچێتە ئەو یعنی بڵێن بۆ زمان فێربوونی زمان ئەبێ خۆی حەز و ئارەزوویەکی زۆری بۆی هەبێ خراپ نییە هەرچەنە زمان بزانی ئێمە ینی بەڕاستی تۆ ینی بۆ ئیش و کار بۆ سەفەرکردن بۆ مناقەشەکردن خۆی ئەگەر بەڕاستی زمانی کە بزانی زۆر زۆر پێویستە لە ڕووی
ئەوەی کە لە کولتور و ئاداب و تۆ چەند زمانەزانی من هیچ زمانێک نازانم کات تووشی کێشە بوویتە لەسەرەوەی کە لە شوێنەکە پێ بەڵێ بەدڵنیایە خۆی سەر کێشەیەکی ژێ خەڵک لە ڕووی لە هینەوە لە ڕێگای گۆگڵ و تەرجمەوانەوە ئەمانە خەڵکی سە تۆزە شتانی بۆ ئاسان بوو ئەوەش ڕێگریە بێ لە فێربوونی زمان وڵای عەرەبی و کوردی زۆر بە باشی دەزانم ئینگلیزی بڕک دەزانم هەتا زانین توانێت شتێکم پێ بڵێ بە ئینگلیزی وڵای زۆر شت دەزانم دەتوانم یعنی لە هەر شوێنێک بووم بە تەکسی بڕۆ بوو بێم و ناخواردن یعنی دەتوانم خۆم دەبرکەم بە شێوەی ئەوەی بە تایبەتی لە بەروەی لە خوێندن یعنی کاتی خۆی ساڵی هەشتایەکان ئێمە یعنی بە زۆر فێرە خوێندن دەبووین نەک وەکو مەسەلەی ئێستا باە بۆوانە فێر بووینەوە کاتویتە تا خول و دەورە و ڕاهێنانەوە نەخێر لە بازار لەو سەرەوە هاتم گۆرانێکی فارسی بە دەنگی بەرز لەم دوکانە بۆ گۆرانی فارسی وڵی گۆرانی فارسی لامی خۆشترین گۆرانیە هەر فارسی زانی لە گۆرانەکان تێدەگەم کەم گۆرانەکان تێ چەند زمانی ترەزانین جگە لە عەرەبی تۆزە بەڵێ هیچ کات بڕیار داوە بچی بۆ دەورە باشە بۆچی لێرە کەمترین جار ئەبیستم هاوڵاتیان بچن بۆ دەورە بۆ فێربوونی زمان خۆی مەجاالەکە کەمە ئێستا ئێمە هەموو ڕۆژ لەیش ئەگەر زمانی زۆر نەزانین هیچ کات تووشی گرفت بووە طبعا ئەرەوە زۆر جار لێرە مشتری دێت جاروبار ئینگلیزە فارسە عەرەبە لە هەمووی تێناگەین بەڵێ بڕات بەو دەورانە هەیە توانێت فێرمام کاتێگەبمانێت وڵی نچیمە ناتان بڕیاری لەسەر دوو زمان بۆ لەهجە بادینی و سۆرانی چۆن فێری دوو زمان بووی عەرەبی و کوردیەکە عەرەبیەکە هەر لەگە خێزان لەگە برادران و خێزانم عەرەبە چکە ئەوجە فێر بووم هیچ کات بڕیار داوایان حەزت کردووە زمانێکی نوێی زیاتر لە عەرەبی و کوردی فێربی ئەی حتمما زمان سیلاحە چەند زمانی بزانی باشتر ئینگلیزی بە قورعان برێم کو یعنی بە گۆرانی بۆ شتیوا بۆوانە هەوڵمدایە زۆر بەس فێر نەبووی مەچکە زۆر زەحمەت چۆنە دەورە و خولە تاقی نەکردێتەوە وەڵڵاهی دەبینم شتێک زۆر زەحمەتە و ئیسیفادەی نییە خول و شتیوا نازەم بە پێزانینی من ئیسیفادەی نییە باشترین ڕێگەکە خۆت تەجروبەت کردووە هەست بکەی زۆر باشە بۆ فێربوونی زمانێکی نوێ وەڵڵاهی برادر هەرەوەندە برادر حتمما نەدی بەڵێ مامۆستا تا چنێک سیرکردنی فیلمە بیانیەکان لەگەڵ گوێگرتن لە گۆرانی چنێک ئاوکارە بۆی کە بتوانین فێری زمانێکی تربی بەڵێ من دەمەوێت سەرەتا فێرخوازەکان دابەشی دوو بکەم بەڕاستی هەندێک لە فێرخوازەکان پشت بە خۆیان دەبەستن بۆ فێربوونی زمان ئینگلیزی و هەندێکیان بەڕاستی پشت بە ڕاهێنەر دەبەستن یان پشت بە و خول و پەیمانگە و دەوران دەبەستن بەڕاستی من لە ئەهمیەتی هیچیان کەم ناکەمەوە بەڵام هەریکە و بەڕاستی ڕێگای خۆی هەیە ئەوەی کە ئاسانترە بۆ خەڵک بەشداریکردنە لەو خول و پەیمانگایانە بەڕاستی لەبەر ئەوەی یەکەمین شت کارەکەت بۆ ئاسان دەکاتەوە و کاتەکەت بۆ کەم دەکاتەوە و خێراتە دەگەیە بەڕاستی ئەو هەدەفی کاتە ئەوەی کە پێدرن سێلف سەدی ئەوەی کە خۆی بەڕاستی خۆی فێر دەکە ئەوەیە کە لەوانەیە هەندێک زات تووشی هەندێک لێتێک چوونیان باڕاستی هەندێک غەڵەتی بۆ نمونە ئەو کەسە دەوێت خۆی فێرەکە هەندێکیان حەزیان لێ بەخۆیان پەرە بەخۆیان بدن هەندێکیان لەوانەیە ڕێیان دووربی نەگەنە و پەیمانگەیانە یان لەوانەیە بەڕاستی توانایی دارایی ئەوانە ڕێیان پێ نەدا مامۆستایمداد خدا ئەو ڤۆکس پۆپە هەفکارەمەنیانێ کو ڕێیا خەلکی لەسەر خول و پەیمانگە هێن زمانی حتا چەند گەنجێ مەیکێم تەرخەمە لە فێربوونا زمانان بڕاستیژی کو زمان کلی لە هەمی دەرگەهایە وەکتە گوتی هەر زمانەکە تو بزانی دێ دەرگەهێکی بوو تەڤەکەتن حتا چەندێ گەنجێ مە لەوی سەردەمن و کە ئەم تێدا کێم تەرخەمن بەخۆ ئەوش دوو بەشە بەشێکیان بەڕاستی زۆر جددینە و زۆر لە خەمی خۆیانن لە خەمی دروستکردنی خۆیانن و بەڵام ئەو بەشەی کەمە بەشە زۆرەکەی بەڕاستی کەم تەرخەمە من نمونێکت بۆ دێنمەوە بە حکمی ئەو 4 ساڵە لە پەیمانگە ئیش دەکەم ڕۆژە گەنجێک هات گوتی مامۆستا من دەمێ بە 15 ڕۆژ فێرە زمان ئینگلیزی بوو لەبەر چ لەبەر ئەوەی ئیشێکی دەستکەوتو بە $2000 ئامادە بوو پارێکی زۆر بدا بەڵام بە 15 ڕۆژ فێرە زمان ئینگلیزی بێت طبعاً ئەو ناکرێ پێم گوت باشە پێش ئەو 15 ڕۆژە 2 ساڵ چەند خەریکی چوبی گوتی وەڵڵا هیچ لە ماوەی ئەو فەتری لەبەر چ نەهاتی ئێستا تۆ ئامادە بووی ئێستا خۆت ئامادە کردبوو
وەکو ئەوەی کە تەواو ئامادەبووی بۆ ئیشکار و بۆ هەر بابەتێک لەماوەی 2 ساڵەیە ئەڤین هەر ڕۆژەی 5 وشەی لەبەر کردایە بەڵێ بەڵێ هیچ مشکلەیەکی نابوو بەڵێ هەمیشە ئامۆژگاری مامۆستاکانمان بوو لە مەکتەب بەس بەداخەوە ینی بە قسەشمان نەکردن شتێکی دیژی هەیە مامۆستا هێمداد حەزە زمان حەزە باوەڕکەم بوونمونە ئەس ئینگلیزیە فێر نابم یعنی ڕغبەت ئەمل سەرنینە هەر زمانێکی دیتە ببێت ئەشێن فێربم و ئینگلیزی ناچیدا یەکەمین بەڕاستی یەکەمین پوینت ئەوەیە کە تۆ حەزت هەیە بە و بەرامبەر ئەو زمانە جا ئینگلیزی بیان هەر ئینگلیزی نەبی هە زمان حەز و پشتهنگی هەوڵ دوای هەوڵدانە و زمان بەخۆی پرۆسێکی بەڕاستی ڕاهێنانە و پراکتیزە ممارەسەیە خەڵک هەیە بەبێ ئەوەی بستە دەورە بەبێ ئەوەی بچیتە خۆی فێرکە فێرە زمان بووە تەنها بەڕاهێنان خەڵک هەیە ئەس باوەرم پۆینتەکە دیژە هەیە مامۆستا هێمداد ببوورە شەرم نەکردن لە خەڵاتکردنەی ینی تو باخ و بلا شەرم بیدن بەرامبەر تە درست کاتن ئەوژی خاڵەکە گرنگە بۆ نمونە ئەوە لە پەیمانگەکان ئەو شتان زیاتر دەکرێت ئەوانی کە دێنە پەیمانگاکان بەڕاستی خولەکان با بڵێن ڕاهێنەرەکان مامۆستاکان لەگەڵیان دەبن بواریان دەدەنێت کە غەڵەت بکەن و بواری قسەکردنیان دەدەنێ بواری ئەویان دەدەنێت کە بەڕاستی پراکتیس بکەن ڕێنماییان دەدەنێ و بۆیان ڕوون دەکەنەوە ڕێگایان بۆ دادەنێن کە بەڕاستی لەم دەما یعنی لەم کاتە ئایا کاتی ڕابردووە کاتی داهاتوویان کاتی ئێستاە بە چ بابرێن بە چ وشەسازیەک یان بە چ ڕێگایکی گەرانبەری کەوتو بتوانین تعبیر لەو هەستەی خۆت بکەیان لەو بابەتێک کە دەتەوێت باشە مامۆستا تەمەنێکی دیاریکراو هەیە بۆی کە ئینسان مێشکی تەقبولی فێری زمانێکی تێر بکە هەمیشە پێم وابێ منداڵ باشترێکە بۆی کە لە تەمەنێکی دیاریکراوە فێری زمان ببێت فێری زمانی دووەم ببێت بێگومان منداڵ لە تاین 3 ساڵیەوە دەتوانانی دوو زمان بزانانی بەڕاستی و دەتانم ئەوش بڵێم هیچ کاتێک درنگ نییە بۆ ئەوی بتوانین زمانی دووەم فێربی زۆر کەس منجم لێ دەبی زۆر جاران خەڵکێک هەیە دەڵێ من بە تەمەن بووم و ناتوانم بەڕاستی کاتی ئەوم ینی خوڵقی ئەوم یان مشتی ئەوم توانای ئەوم نییە بەڕاستی بتوانم زمانی دووەم فێر بم باشە ئەم چاوە هاوسەنگیت بینە زمانی دوێ و زمانی خۆی ڕەسەندا بکەین بۆ نمونە زارۆکێن نوکە زمانی وایە ڕەسەن بوویتە زمانی ئینگلیزی دایک و بابژی شانازی vەیەکێتکەن مامۆستا هێمداد مەسەلەن دەچێ ماڵە کرد توێ ڕنیشتیت گەڵوان دەبیژێت وڵا زارۆکێ من کوردی نزانیت بەس بە ئینگلیزیت ئاغبیت ئەوە کلتورە منژی بەجددیە بێگومان باندۆرە خۆل سەر هەیە وەڵا بەداخەوە فعلەن هەیە زۆریش هەیە هەندێک دەداک و باوەم بەڕاستی بە شانازیەوە تعبیر لەوە دەکەن کە مندارەکانیان فێرە زمانی ئینگلیزی بووە زمانی یەکەم کە زمانی دایکە با بڵێن بەکو زمانی دووەم نییە کە بەڕاستی زمانی دووەم بەخواتر ئەوش ئینگلیزیە ئەوە بەتانم بڵێم غەڵەتە بەڕاستی چکە زمانی زمانی باشترە لە زمانی یەکەم زمانی دایکە هەم کەس بەڕاستی دەبی فێرە زمانی کوردی ببی زۆر باشی دوای ئەوە زمانی دووەم کە کودی سێکرد لانگویج یانی ئەویان زمانی دووەم پێ دەڵێن ئەویان زمانی دایکە کە زمانی یەکەمە باشە مامۆستا بۆ بارودۆخی ئەمڕۆی کوردستان کە خۆمانی تیاین لە هەر ڕوویەکەوە بیگری ینی با بڵێن بۆ مەسلەی کەسابەت بێ بۆ هەر شتێکی تر بێ ئەگەر تۆ لە بینی ئینگلیزی و عەرەبیە ئیختیارێک بکەی بۆ بینەرەکانمان کامیانیان بۆ ئیختیارەکەی لە ساڵانی 2011 و 2013 هەتا 15 ئینگلیزی زۆر بەقوتر بوو لە عەرەبی بەڵام ئێستا دەتانم بڵێم عەرەبی خەریکە دەگاتە هاوشانی ئینگلیزی تەقەن باسی کوردستان دەکەم ئینگلیزی خەریکە دەگاتەوە بەڕاستی هاوشانی عەرەبی دەگاتە هاوشانی ئینگلیزی لەبەر ئەوەی پاشەکشەی بەڕاستی هەندێک لە کۆمپانیە بیانیەکان لە کوردستان و ئەوانە دەورێکی بینی و توانای خەڵکیش ئەوە نەماوەکو پێشان زۆر سەردانی دەرەوەی وڵات بکات چکە خەڵک کە سەردانی دەرەوەی وڵاتی دەکرد پێویستی بە ئینگلیزی و بەڵام ئێستا ئەو سەردانیکردنە تۆزێک کەمتر بوو لە چاو ئەو ساڵانێک کە باسم کرد لە سوێنی ئەوە عەرەبی تۆزێک بەڕاستی خەڵک گرنگی بۆ دەدا لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر عەرەب بەڕاستی ئێستا لە کوردستان بەتایبەت لە شاری هەولێر هەیە و زۆر جار سەیدەلیەک دوکانێک مارکێتێک تەماشا دەکەی لەوانەیە لە 5 کارمەندێک کوردوی ئەوان کە عەرەب بن احتیمال ئەو شوێنەوە بخوازە شوێنتر لەوانێوانەبی بەڵام خەڵک ئێستا بەڕاستی فێربوونی زمانی عەرەبیش بیتە زروری خەڵک خۆی فێر دەکەن خەڵک ڕەغبەتی لەسەری هەیە
خواستێ لەسەر زمانی حەزە ئەوە حەزەوەکەمە گوتی ئەخیرێ دگەیتە سەروێ نقطێ کوت و حەزکەی چ زمانێکی فێر بەڵام پێویستی زاری وا هەیە پێویستیش واڵی دەکات و بەڕاستی هەوڵی لەوە باشە مامۆستا هیمزاد خۆل و پەیمانگە گەلەگەلێکی زۆر بووین نوکە هەر بژین هەر جادەیەکی ئەگەر خولەکیان پەیمانگە هەک لێ نەبیتن جادا پشتینگی دێ چێ دەبینی ئەم دەچەوە ژێک جوداکەین دەچەوە زانین ئەف جەهە گەلێکی باشە و ئەف جەهەیە ناوەندە وەڵی ئەویان تۆزە قورسە بەڕاستی لەبەر ئەوەی هەر دایک و بابێک کە بۆ نمونە لە هاوینان یان حتا چکە هاوینان بەڕاستی خوول زۆر بەقووەترە لە وەرزەکانی تر لەبەر وەرزەکانی تر مەکتەب هەیە و لە زستانان و بەهاران ڕۆژ کورتترە بەڕاستی هاوین هەم ڕۆژ درێژترە هەم منداڵەکان بەڕاستی کاتیان زێتە زان کۆنی و ئەوانە خەڵک بیر لۆ دەکاتەوە بەڕاستی گرنگی بە مندارەکانیان بدەن یان گرنگی بە خۆیان بدەن جا لێرە کە سەردانی پەیمانگاکان دەکەن هەمویان دەتانم بڵێم کورد گوتنی کەس بە دۆی خۆی نارێترش بەڕاستی هەمووی وا ڕوونکردنەوە دەدەن کە ئەو پەیمانگای کە تۆ لە بۆی هاتی باشترین پەیمانگەبی بەڵام لەوانەیە وانەبی ببوورە ئەم منهجە تازەیە منهجە نوێی کە لە قوتابخانەکانە پەیڕەوە کرێ پێ دوایە یارمەتی دەرێکی باشە بۆیە منداڵەکان هەر لە سەرەتاییەوە فێری زمانی ئینگلیزی ببن بە تایبەتی ئینگلیزی یانی سە لەگەڵەوەی جیلی ئێمە زۆری فەرقیانی ئەوەی ئێمە هەر دیالۆگێک بوو لەگەڵ چەند وشەیەکە لە پێنجی ئیبتیداییەوە فێر باشترە بەڵام ئەگەر تەماشای ئەنجامەکەی بکەی دەتوانم بڵێم ئەو فەرقە زۆرە نییە یعنی ئەو نەتیزەیەمان ناداتێ ئەگەر چونکە من بەڕاستی زۆربەی کات لە پەیمانکان لە هاوینان زۆربەی ئەو منداڵانێکە لە مەکتەبە بابرێن مەکتەبە لۆکاڵیەکانن ئەوانی کە ئینتەرناشنەڵ نینە بەڕاستی لۆکاڵەکانی خۆمان کە لەسەر ئەو منهەجێکە تازانەوەت باس کرد ئینگلیزیێکی وە فێر نابن بەڕاستی ئەوەی ئەمە بەڕاستی لە ماوەی 2 مانگ یان 3 مانگ بەڕاستی فێریان دەکەین دەتانم بڵێم یەکسانە بە چەند ساڵێکی مەکتەب احتیمالە ئەو قسێ بڕق پرسیشبی لە بە وەزارەتی پەروەردە بەس بەڕاستی پێ برم قوتابیەکان جا نازانم خەلەلەکە لە چێ احتیمالە ئەوان باشتر بزان بەڵام بەڕاستی منداڵ لە مەکتەب بە باش فێر نابی بەڵام ئینتەرناشنەڵەکان و ئەوانە با نەبیتە ڕێکلام بەڵام جیاوازە مامۆستا هیمداد نەجات شارەزا و مامۆستای فێربوونە زمانی زۆر سپاس توت گەلمەدا بووی ئەڤریکام گەلک خۆشحاڵ بووین بەێ بابەتن ما بەردەوام من لە هۆڵە ڕێبەبەراتیە ڕەوشەمبیری و هوەری بێگومان لە سۆران بە بەرهەڤبوونە هوەرمەندان و خولیایەن بوارێ شانوویە شاکار شانوگەریە تریفە هاتە نەمایشکردن دانا عەبدولواحد نویسەر و دەرهێنەرێ شانوویە سەبارەت بە ناڤەڕۆک و پەیامەوان ناڤدەقێ vê şanûyê ku navê wê Tirîfe ye bû Kurdistan 24 axivtî. ئەم نمایشە لە نووسین و دەرهێنانی دانا عەبدولواحید کە دەکات بەندەیە سەرپەرشتیاری هونەریم و چیرۆکی ئەم شانۆگەریایان هاتنی ئەم شانۆگەریە کە بە ناوی تریفەیە واتە دەرکەوتنی ئەو تیشکەی کە لە مانگەوە دەدەچێت ئەو تیشکە بە مانایەکی گرنگ دێت لە بۆ ئێمە یەکێ لە ڕوودانانی نمایشەکە کە شانۆگەری تریفەیە باز لە هەموو ئەو ڕووداوە کارە سەدبارانە و ڕووداوە خۆشانە دەکات کە بەسەر کورد و کوردستاندا هاتی هەر بۆیە یەکێ لە ڕووداوەکان یەکێ لە چیرۆکەکان کە خاتونێک بە دوای شوناسی خۆیدا دەگەڕێ و خەڵکی هەڵەبجەیە لە ڕۆژهەڵات پێیان وایە خەڵکی باشوور و لە باشوور پێی دەڵێن ڕۆژهەڵاتی ئەمە بەو مانایە دێت کە کورد بەهۆی نەبوونی دەوڵەتێکی سەربەخۆ هەمیشە و تا کۆتایی هەتا بەم جۆرە ئێستا ببینێتەوە بە دوای شوناسی خۆیدا دەگەڵێت بۆیە پێویستە هەمومان و هەموونەوەکانمان وا ڕابینبینین کە پێویستمان بە دەوڵەتێکی سەربەخۆیە ئەویش دەوڵەتی کوردستانە. چیرۆکەشکەمان هەیە باسی چیرۆکی ئەنفال دەکاتن. ئەنفال یەکێکە لەو چیرۆکانە ناکرێ ئێمە ساڵانە بەس لە کاتی خۆیدا یادی بکەینەوە بۆیە پێویست بە پێویستمان زانی دووبارە ئەم چیرۆکە زیندوی بکەینەوە لە ناو پەروەرداوە بە گەورەی و بە ڕوونی نیشاندێن بۆ ئەوەی ئێستامان
بزانێت چی ڕوویداوە چی بەسەر هاتۆ چێ بەسەری هێناوە کەچی هاوڕێیانی منداڵیم هەرزوو گەورە بوون و کێشایان بەسەر خەونی منداڵیمدا گریانێکە هەر تەواو نابێت. ئێمە وەکو سەرپەرشتاری هونەری وەکو وەزارەتی پەروەردە وەکو چاڵاکی قوتابخانەکانی پەروەردەی ناون گرنگێکی تەواو بە قوتابیان دەدەین کەوا بێتن دروستی بکەن و هەم وەک ئەکتەرێک بێتن هەم وەکو کەسایەتێک کە کەسایەتیان بەهێز بکەن کەسایەتی ترسنوەک نەبێت ئەمیش لە ڕێگەی شانەوە بنیادیان دەکەین دروستیان دەکەین. بەڵێڤین نزیکەی 2 مانگە پرۆسەی خوێندن دەستی پێکردەوە. مامۆستایان و بەڕێوبەران لە ناوەندەکانی خوێندن دایک و باوکان هۆشیار دەکەنەوە چاودێری منداڵەکانیان بکەن و کات دیاری بکەن بۆ بەکارهێنانی مۆبایل و ئەنجامدانی یاریە ئەلکترۆنیەکان چونکە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان لە ماڵەوە لەلایەن منداڵان بێسنوورە و ئەمەش بۆتە هۆکارێک کە ئاستی قوتابیان لە تاقیکردنەوەکان دادەبەزێنێت. پسپۆڕانی دەروونناسیش داوا دەکەن دایک و باوکان تا تەمەنێکی گونجاو ئامێری زیرەک بۆ منداڵەکانیان نەکڕن. هەموو ئەو قوتابیانە بە نمرەی بەرزەوە لێرە دەخوێنن. قەرەباڵغی پۆلەکانیش بەهۆی زۆری خواستی قوتابیانە بۆ ئەو قوتابخانەیە. ئەوەی مامۆستایان لە قوتابیان داوای دەکەن سەرنجدانە بۆوانەکان. مامۆستایان قوتابیان بەو شێوەیە ئاراستە دەکەن کە ڕێگای ڕووناکی خۆیان بدۆزنەوە. مامۆستا شەماڵ وەکو بەڕێوبەرێک ئەرکی کۆنتڕۆڵکردن و پێگەیاندنی نزیکەی 1500 قوتابی لە ئەستۆیە. وەکو داوا وەکو ڕزا لە دایکان و بابان دەکەم بە هەموو شێوێک دوورکەونەوە کاتەکانی پێدانی موبایل بە مناڵەکانیان تهدید بکەن و هیچ پێویست نییە مناڵێک یاخود گەنجێکی هەرزەکارێکی تەمەەن 16 ساڵ 17 ساڵ 15 ساڵ 14 ساڵ و بە خوارویەوە موبایلی هەبێ موبایلی زیرەکی هەبێ و هیچ پێویست نییە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شێوە جیاجیەکان بەکاربێن ئینستاگرام بەکاربێنە فەیسبووکەر و بابیشی دەزانی لای بابیشی ئادە لای دایکشی ئادە بەڵام زۆر بە ئاسایی وەردەگرێ و داوا دەکەم دایک و بابەکان سێرجێک بکەن کاریگەریەکانی ئەو بەکارهێنانە ببینەوە زیانەکانی ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان ببینەوە و تا دەکەنە قۆناغێکی تێگەیشت و کاتێک ئینسانێک بە تێگەیشتنەوە مامەڵە لەگەڵ ئەنتەرنێتەکە زۆر جیاوازە بە عشوایی تعاملی لەگەڵ دەکەی. یەکێک لە دەرەنجامەکانی زۆریان خراپ بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت کاریگەریەکی گەورەی کردوتە سەر بواری خوێندن. قوتابی ناتوانێت بەرنامە بۆ خوێندن دابنێت و سەرنج و خواستیان لەسەر خوێندن نامێنێت. تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاریەکان بوونەتە شتێکی سەرەکی لای ئەوان. خەریکە بڵین ساڵ لە بۆ ساڵ هەرکو دەڵێ مەسەلەکە دەڵێ ساڵ بۆ ساڵ خۆزگەم بپار ینی ساڵ بۆ سەر مستەوای خراپترە ینی دەرسەکە شەرح دەکەین ڕێک و پێک چێ پرسیاریە کەچی دوای امتحان دەکەین دەبین دەرەجیان زۆر خراپە بەگشتی ینی تەماشامان کردیە زۆربەی ئەو قوتابیانی کە مەشغولن بە شوێکی نابەرنامە ینی بەبێ بەرنامە بەکاری دەهێنن ئەوانە تەوان مستەوایان زۆر دادەبەزێت. ساڵانی پێشوو پسپۆڕێکی دەروونناسی ئاماژە بەو کاریگەریانە دەکات کە مۆبایل و تۆڕەکان جێی دەهێڵن لەسەر قوتابیان. کاریگەری زۆر خراپی هەیە زۆر جاوەکو وتم مامۆستامان هەیە قوتابی ئەڵێ خەوی لێکەوێ ئەگەر لێی گەڕێی ئۆتۆماتیکیان ئێمە زۆر جارەڵێن ئەگەر کەسێک لە شوێنێکا زۆر مایەوە بە بێدەنگی لە بەرەوەی کە دوانۆکسی کاربۆن زۆر بێکسژنی کەمە بێتەوە خەو ئەیباتەوە بەڵام ئەمە بەم شێوازە نییە معقول نییە مناڵێک لەسەر تەختە پرخەی خەوی بێت وانە لە پۆلا گرفتە بۆ دروستەکان ناخوێنێ ئەوێ زۆرترین هاوڕێ لە خۆی کۆکاتەوە کە نەخوێنێ دەرستێک با لە بەروی کە لێپرسینەوە نەبێ لە بەروی مامۆستا فریای لێپرسینەوەی وانەکان نەکەوێ ئەمە هەموو گرفتە لە قوتابخانە و لە پۆلەکانە بۆمان دروستە بێ کە کاریگەریەکی کە وای کرد سۆشیال میدیایەوە خێزانە نەیتوانێت بە شێوازێکی تەندروست بەکاری بێنن بۆ مناڵەکانە. جگە لە توێژینەوەکان
مامۆستایان کۆکن لەسەر ئەوەی ئامێرە زیرەکەکان بوونەتە هۆی پەرتەوازەکردنی مێشکی منداڵان و قوتابیان لەسەر جەم قۆناغەکانی خوێندندا چونکە هۆشی قوتابیان لە وەرگرتنی زانیاری کەم دەکاتەوە. شەیمە وایس کوردستان 24 هەولێر. شاکر هەفکارەمە شەیمە بابەتێکی گرنگە بەحەسکری بێگومان ئەvە هەمی بەدگەڕێتەوە سەر خێزانێ و سەر زۆرگەن ئەمدە هەر بەحسا ئەمیرێن زیرەکەین موبایل ئەو ئینترنێت و واتشتا بەس لە بوارەکێدی میوانەکە مێ هەیە چێوان حەسەن ئەندازیێر و ڕاوێژکاری تەکنۆلۆژیای ئەمدێ بەحسا بابەتێن تەکنۆلۆژیای هاکردنێکین تایبەت لەسەر وێ دێ ڕاوەستین مامۆستا چێوان بخێرەتی سپێدەتە باش بیتن گەلەک سپاس مەمنون مامۆستا چێوان کورتیەکە لەسەر هاکردنێ هاکردن چییە؟ زۆر باشە دووبارە سڵاوتان لێبێ سپاس لە بۆ ئەو دەرفەتە ئەم دووبارە سوپاسان دەکەم هەمیشە گرنگی بە بواری تەکنەلۆژیا دەدەن کە یەک لە ئەو بارانەیە کامە ڕۆژانە تاچی کورد تووشی کۆمەڵە کێشە و گرفت دەبتەوە گرفتی ئەوەمان هەیە ئەمە بازاری واز لە هاک بینین واز لە ینی بینە سەر ناوبانگەکەی چونکە لە کوردستان ئەمە کەم کێشەی هاکینگمان هەیە زیاتر بەکارهێنەران گرفتی نەبوونی هۆشیاری بەکارهێنانیان هەیە کاتێک بە نەشارەزایی پلاتفۆرمەکانی سۆشال میدیا بە تایبەتی بەکاردێنن زۆری نەمان ئەوە دەبیستین کە بەکارهێنەران خۆیان ئیمێڵەکان دروست ناکەن خۆیان مۆبایلەکان لەژێر کۆنتۆڵی خۆیان نیە دواتر کە دەکەوێتە بەردەستی ئەو کەسەی کە لەبۆی دروستکردین دەستە چوارچێوەی هاک مەسلەی هاکینگ کۆمەڵک پرۆسینگە پێویستی بە کەسی شارەزایە پێویستی بە کۆمپیوتەری پێشکەوتووە پێویستی یعنی تێچووی هەیە یعنی حساب ساناهینی نە کەسێکشتن هاک بکە و زۆر جار پرسیاری ئەوە لە من دەکرێت لە کۆڕ و کۆربەندەکان لە ئیڤێنتەکان لە سمینارەکان لە پرۆگرامینگەکان ینی باز دەکەن پێمان بڵێ چۆن خۆمان لە هاک بپارێزین دەڵێم تەنها بەکارهێنەرێکی تەندروست بە تەنها ئەو ئامێرانی کە لە بەردەستی خۆتە خۆت کۆنتترۆلی بکە بێگومان ئەکیید لە 100% لە هەرمی کوردستان تووشی هاک ناوی ئەوەی کە تووشی هاک دەبی دامەزراوە حکوومیەکانە کەسایەتە بەناوبانگ و سیاسی گەورەکانە ئەویش لە ناوە خۆی هەرێم زۆر کەمە ناڵێم نییە هەیە بەڵام زۆرینەی ئەو هێرش ئەلکترۆنی بڵێ هێرشی ئەلکترۆنی لە یان ئەم دەمێت زیاتر بابەتەکە لەسەر هۆشیاری بەکارهێنان باز بکەین ئەگەر من بەکارهێنەرێکی تەندروستم بێگومان کە هەموو ئەو دەستاوەژانەی هەیە بە ناوی هاکیان دەست بەسەر داگرن یان هێرشی ئەلکترۆنی دوور دەبی لە من ئەم تایبەت لەسەر هاکردنێت ڕاوستین ئەس باوەرم هەفکارە من شاکاری پرسیارەکە لا پرسیارەکە بکە مامۆستا زۆربیان مشکلێتمەوە تاگوتی دەگەڵ خەڵکێمە ئەوە کە هۆشیاری نینە بێگومان دەبێژێ مەسەلەن دەبێتن من پاسوەردە ئینستاگرامە خۆی ژبیرکردی ئەدە باشای ئیمێلەتە من ژبیرکردی ئەس نزانم ئیمێلە من ناوەوەی چییە ئەvê دێ چاوەشێن و ئەم vê شارەزاییە پارێزگاریکردن لە سوشال میدیا دەف خەڵکی خۆ زێدەکەین دێ چاوێ ڕێکێنی شەوادەین بەڵێ بەکارهێنەر لێرە دوو ڕێگای لەبەردەستە ئایا فۆلۆوەرسی چێە فۆلۆوەرسەکانە فۆلۆ ئەپی چی کردێ ئەو کەسایەتانی کە گرنگن ئەو کەسایەتانی کە پەیامەکی لە بۆ بەجێ دڵیان ئەو کەسایەتانی کە خەریکی بابەتی ئینتەرتەینمنتن ئەمن هەمیشە زۆر ینی سادەترین ڕێگا لە بۆ بەکارهێنەرێکی تەندروست ئەوەیە کە هەر بابەتەکی تەکنەلۆژی دیت پێویستە لەسەری بۆستی بیخوێنیەوە ئەگەر دەرفەتی ئەوەشت نەبیخوێنیەوە دەتوانانی لەناو نۆتی موبایلەکە تەڵیگیری لە زەمانەکی بخوێنەوە دەزانانی ئەمە زۆربەی ئەو کەسانی کە وەکو من لە مەجای تەکنەلۆژیا کار دەکەن زۆر کێشەکمان لە یەک خاڵی هەیە من بابەتێک دادنم چۆن ینی بە دروستی بابەتەکەم داناوە بۆ هەموو ئەو پلەتفۆرمانی کە لە هەرمی کوردستان بەکاردێ هەری ینی یەکیان بە 4 هەنگاو دانەیەکیان بە 5 هەنگاو زۆرترین یان 5 هەنگاوە چۆن دەتوانی هەژمارەکەت بە تەندروستی بمێنێتەوە بەو 5 هەنگاوە خەڵکی بە شێوەی گشتی جێبەجێ ناکە مەترسێک ئێویشەوەی خۆیان بەتەما ئێمە کردووە دەڵێن کە لێوان قەومە بڵێ ئەمە هەموو کات لە کۆتایی پۆستەکانمان دەڵێن کاکە ئەو پۆستی لە خۆت بخۆێنەوە دوایە پەیوەندیمە بەمەوە بکەی ئەمە جوابت نادەینەوە لێ پێم وایە سادەترین قۆناغ سادەترین هەنگاو لە بۆ بەکارهێنەرێکی تەندروست پێویستە ینی هۆشیاری و ئاگایی هەبی لە بابەتە تەکنەلۆژیەکان چونکە ئەو گۆڕانکاریان بڵێ ئەو گۆڕانکاریانەی کە هەیە مەسەڵەن ئەو شەو لە زیرەکی دەست کرد ئەبدەیتێکی نوێ هاتیە ئەگەر ئەمن
فۆلۆ ئەپی کۆمەڵک کەسایەتی وە سوود بەخشم کردبی ئەو بابەتیان بە من گوتبی بێگومان بەیانی کە هەشتێک بێتە پێشم ئەلە لەقل شارەزایەکی کەم کاک شێوان ئەو ئەپانەی کە بۆ قسەکردن بەکارێنرێن بۆ نامەگۆڕینەوە لە هەمویان سەلامەتر لە لای هەمومان وازانراوە کە واتسئەپ بێ ئەمە تا چەندێک وایە کامیشیان مەترسی هاکردنیان لەسرە بەجددی تەکنەلۆژیا بە هیچ شێوازێک پارێزراو نییە هیچ پلتفۆرمەکمان نییە جیاکاری خۆمان خۆش نەگەین بێگومان هیچ پلتفۆرمەکمان نییە جیاکاری بکەین لە نێوانی بڵین ئەو پلتفۆرمە لەو پلتفۆرمە سکوێرترە چونکە لێرە شتێک هەیە ڕەنگە ئەو پلتفۆرمانی کە لە هەرێمی کوردستان بەکاردێن لە وڵاتە چیتر بەکارنێ لێرە پۆینتەکە لەسەر ئەو بابەتەیە لە وڵاتەکەی من کام پلتفۆرم زۆرترین بەکارهێنەری هەیە ئەویان مەترسی زیاترە واضحە؟ ینی دەشێت ڕێژەیە بڵێ ڕێژەیە کام پلتفۆرم ڕێژەی بەکارهێنانی زۆرتر بی ڕۆژانە خەڵکی بەکاری بینیتن ئەوە مەترسی زیاتری لەسەرە بە شێوەی گشتی هیچ پلتفۆرمەکمان نییە بڵین ئەو پلتفۆرمە سکوێترە لەوەی تریان لە کۆتایی تەکنەلۆژیا بە هەموونی درزەکی زۆر بچووک دەشێ هەموو ئەو داتا و زانیاری وێنە و داتایانی کە لێناو خودی موبایلەکەت لاپتۆپەکەت هەر کلااودێک هەویتن دەتوانانی دەستەبەر بکرێت باشە کیش پلتفۆرم زیاتر لە هەمیە لە کوردستانە تێتا بکارینان بڵێ بە شێوەی گشتی هەم لە کوردستان هەم لە جیهان فەیسبوک بە ژمارەیەک دێت و پشتی فەیسبوکێ دوای فەیسبوک ئەمە سێنجەرە هەر لەگەڵ فەیسبوکە باشە دواتر ئینستاگرامە دواتر تیکتۆکە و ڤایبەر یەک لە پلتفۆرمەکانە من هەمیشە دەڵێم ئەو خێزانانی کە دایکیان زیندووە پلتفۆرمی ڤایبەر بەکاردێنێت لە بەرۆی ڤایبەر لەبەر خاتی دایکەکان بەکاردێت زۆر ڕاستە کاک چێوان ئافو ئەو کورتە ڤیددیویانەی کە لە یوتیوبە وەکو فێرکاری بڵاوە کرێتەوە بۆ پاراستنی ئەکاونتەکەت هەندێکی فریە هەندێکی ژێ بە کۆرس ئەوترێتەوە ئەمانە جیاوازییانەیە بۆی کە ئێمە بتوانین پلتفۆرمەکانی خۆمان پارێزین لەلایەک لە یوتیوب بە فری هەیە لەلایەکیش بە کۆرس بە پارەیەکی باشەوترێتەوە بەڵێ لە هەردوو باردا جیاوازەکەی چیە ئەو فێرکاریانە ڕۆژانە گۆڕانکاری پێدا دێتن دەزانی مەسەلەی تەکنەلۆژیای کتێبەکی نەگۆڕنیە مەسەرەن کتێبێک تەمەنی لە هەشتایەکانەوە کتێبێک دەرچووە هەر چەندەی خوێنیەوە ڕەنگە بەپێی زەمن تەفسیری بگۆڕێت باشە نووسراوەکان ئەو دەقانێک کە هەیە جێگیرن بەڵام تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنە ڕەنگە ئەو ڤیددیویانەی کە بەڕێزت دەیبینی سێ مانگ بەر لە ئێستا ئەپلۆد کراوتە ناو یوتیوب فێرکاری بیتن ڕەنگە ئەو ڤیددیۆ لە بۆ ئێستای من نەشێت ڕەنگە ئێستا گۆڕانکارێکی نوێ هەبیت بابەتی هۆشیاری هەم وەکو کۆڕس وەریگرین هەم وەکو فێرکاری هەم لە پلتفۆرمەکان هەم کەسێک ڕوبەڕوو پێمان بڵێ هەم لە سیمینارێک هەم لە کۆڕ کۆبندێک بێگومان هەمووی کاریگەر هەمووشیان سوودی هەیە من پێشنیار دەکەم و بابەتەی زۆر جوانێت وروژان پێشنیار دەکەم کە هەموو تاک لە هەرێمی کوردستان ئەو لایەنە زۆر بە وردی ئیش لەسەر بکە چونکە ئێستا تەکنەلۆژیا یان با بڵێن خودی سۆشیال میدیا ناوەکەی گۆڕایە ویتە ژیان ویتە دیجیتال لایف بەڕاستی یعنی ژیانی هەمومان وابەستەیە ینی یەک نمونەت لە بۆ باسکەم ئێستا من هاتووم لەو میدیا دەردەکەوم و لە پلتفۆرمەکان بابەت دادنێم ڕۆژانە ڕیلز دادنێم ستۆری دادنێم لۆ لە بەرۆی تاکەچی سەلامەتم بەڵام خوا نەخواستە ئەگەر شتێکم بەسەر هات شتێکی خراپم بەسەر هات دەکشێمەوە کەواتە لە سۆشیال میدیاوە ژیانی من نیشان دەدرێتەوە ئەگەر باش بوو بەردەوام دەم مەگەر خراپ بوو بێگومان سەحب دەکەمەوە باشە ئەو کەسن کو ناو و دەنگن دێچەوە شێن سکیورتیەکە سەلامەت بۆ خوددانن کو بشێن بڕێە مەسەلەن ئەو دەستگەهێن کو هەنە پاراستنە ئەکاونتاتکەن لە سۆشیال میدیای حتا چەندە شێنە هەفکارن وان کەسابن کو پابلیک فیگەرن ئەم بێژین وڵا لێرەوە دەمێ شتێک باسکەم لەسەر پبلیک فیگەرەکان زۆرینەی زۆری پبلیک فیگەرەکان شارەزایکی باشیان نییە لە سۆشیال میدیا زۆر ڕاستە شتێک هەیە کە پبلیک فیگەرەکان دەشارتەوە وانیشانیان دەداتن کە شارەزانە ئەوی زۆری وێنەگرتن و ڤیددیۆکانیانە لەبەرەوەی کواڵتی وێنەکانیان و کواڵتی ڕیل و ڤیددیۆکانیان بەرزە بینەر وا دەکایان فۆلۆوەرسەکانیان وا هەز دەکەن کە ئەوە زۆر زیرەکە هەمیان ڕاوێژکاریان هەیە زۆر بەیان بە تایبەتی ئەوانەی کە داهاتیان هەیە ڕاوێژکاریان هەیە و ئێمە وەکو کۆمپانیا زۆربەی پبلیک فیگەرەکان زۆربەی کەسایەتە سیاسەکان زۆربەی خاوەن کۆمپانیا و ئەو کەسایەتیان کە لە هەرێمی کوردستان و جیهانی ناسراینە کوردن زۆربەی جار دێن لەگەڵ مەدادەنیشن ڕاوێژ دەکەن کۆمەڵک تێبینی هەیە پێیان دەدەین کە نابی ئەوانە ینی دو نمونە ئەمن لۆ باسیەوەم کرد کە پبلیک فیگەرەکان
شارەزایەکی ئەوتیان نییە دەزانی زۆربەی پابلیکی فێگەرەکان کە هەژمارەکانیان دەوەستێت لەبەر بابەتی قەدەغەیە شارەزایان نییە بۆ نمونە جەژنی قوربان هەبوو ئەمە بڵاو دەکەینەوە دەڵێن سەربرینی ئاژەڵ پۆست مەکەن یعنی خوێن بە هەموو شێوە قەدەغەیە پابلیک فیگەرەکان نازانن بەڵێ هەمووی ینی کۆمەڵک شت هەیە کە دەڕواتە قالبی قەدەغەی کە لەناو خودی هەموو پلاتفۆرمەکان وەکو هێڵپ یارمەتی هەیە ئێمە لەناو وەرزشیش ئەو پرسکەمەیە هەیەک چونکی مەسەلان هەندێک موزیکێت هەین قەدەغەنە کۆپیڕایتن یانژی هەندێک ڤیددیوێن هەینیان گۆڵام نەشێندانین ئەوەشی کۆپیڕایتن ئەمروی بواری زانین بەس ئەوێ دیێن پابلیک فیگەر لازم شارەزایەک وەکی تەگوتی هەبیتن لەسەر ئەوان شتێن قەدەخەنە تاک لە هەرێمی کوردستان شارەزایەتی زۆر کەمی هەیە و بەداخەوەش ئەوها خۆی نیشان دەدەکە زۆر شارەزایەکەەوە مەترسیەکە لێرەیە بەڕاستی باشە کاک چێوان ئەتوانی باسی وت کرد کە ئێوە کۆمپانیاتانەیە حتمما کەیسی جۆرا و جۆریەتە بەردەمتان ئەگەر ئێستا لە یادت بێ باسی کەیسێکمان بۆ بکەی کە ببێتە ئامۆژگاریەک بۆ باشتر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێک هەیە کە بۆمان باس وڵا بە شێوەی گشتی دەمێ باسی هەندێک شت بکەم ینی بمبورە باوەژی زافە بکەم ئەمە باسی کەیسێکوی کە گەنجێکە هەرزەکارێکە شتێکی خراپی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردوتەوە یاخود بۆ نمونە بۆیان بڵاو کردوتەوە شتێک لەو بابەتە کە ئێوە ببێتنە باعیسی چارەسەرکردن بۆی بڵێ ئێمە وەکو کۆمپانیە لەو مەجالە ئیش ناکەین بە فەرمی بەڵام وەکو هاوکاری لایەنەکان وەکو هاوکاری دۆست و برادران و هەموو کەسانێک کە ڕۆژێک لە ڕۆژان داوای یارمەتیمان لێ دەکەن یارمەتیان دەدەین بابەتیان دەدەینێ بەڵام بە شێوەی گشتی هەندێک خاڵ هەیە دەبی خەڵکی بیزانن من بە چیرۆکێک باز بکەم من یەک لە ڕاهێنانم کرد بە بەشێکی ئەمنی لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیاری ئەوم لە بۆیان کرد کە تیکتۆک دابنێن هەژماری تیکتۆک ئەو دامەزراوەیە ئەم نییە هەژماری تیکتۆکیان هەبێ سەیریان پێهات گوتیان لۆ تیکتۆک دابنێن گوتم لە بەرۆی گەنجان بە شێوەی گشتی لە تیکتۆکەوە هەڵە دەکەن و ئێوە وەکو دەستگای ئەمنی کاتێک دێن لە ناو تیکتۆکەوە خودی تیکتۆکەوە بابەت بڵاو دەکەنەوە بۆن بە گەنجێک دەڵێن ئەگەر وێنەی ئەوە بڵاو بکەوە ئێمە وا دەکەین یاسا وا دەکا حکوومەت وا دەکات دەستگای ئەمنی وا دەکە کاتە بەریەکەوتنتان دەبێتە ڕاستە خۆ لێ ئەمن پێم وایە کە هەڵەنەکردن ئەوە هەر هەیە ینی کەس ناتوانانی هەڵی کەس بستێن بەڵام هۆشیارکردن یان مامەڵەکردن لەگەڵ دۆخەچی هۆشیاری دیسان دەگەڕێنەوە سەر ئەو خاڵەی من ڕۆژانە بەکارهێنەرەشی دائیمیمە بۆ لە هەرمی کوردستان بە پەیداتاکان ڕۆژانە 6 کاتژمێر پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا بەکاردێ ئەتو لە 6 کاتژمێر بە نزیکەی هەزاران ڤیددیۆ وێنە و گرافیک و پۆست و تێکس دەبینی ئەگەر زۆرینەیان باش بوو بێگومان من بەکارهێنەرە چیتەن دروست دەمێنمەوە ئەگەر زۆری نەشیان خراپ بوو بێگومان منیش خراپ دەبم یەک پوینت کە ڕنگدانەوەی هەموو ئەو قسانەی کردمانەوی شوەیە سەیری کۆمنتەکان بکە ینی بابەتت جەنابەت بابەتەی خۆت بڵاو دەکەیەوە کە زانستیە خەڵک دێتە ناو کۆمنتەکە یەکەم کۆمنت نووسیبی باشە خەڵکی تریش دەنووسی باش یەکەم نووسیبی خراپە بڵێ زۆر خراپە ئەو شتە و من تێبینی ئەو شتەشم کرد و بە تایبەتی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یعنی زۆر خەڵکم دیت کە زۆر بە شەوق و ڕەوق و زۆر کەشخە دەرکەوت بەڵام لە بانگەشەی هەڵبژاردن هاتووە سەر معدەنە ئەسلەکەی خۆی باشە کاکچەوە تا بەحسا دەستگەهێت ئەمنی کرد و بەحسا ڕێگریاوان حتا چەندێ هەفکار بووینە لە ناوا بژین وڵاتێمە لە ناوا ئەف هەرێمەکو ئەم تێدا دژین تا چەند گرنگە و ئەو هەفکاریە مەهەمی تاکا بکەن حتا کو ئەم بشێن ڕێگریە لەوان هێرشێن ئەلکترۆنی بگرین ئەڤن بسەر وڵاتێمەداتێن پشتێنگی بسەر تاکە کەساڵ دەتێن وڵا دەستگا ئەمنیەکان بە شێوەی گشتی زۆر هەماهنگ بووینە لەبەر ئەمن خودی خۆم چەندین ساڵ کارم لەگەڵیان کردووە وەکو ینی ئەوەندە بە گەرم و گوڕی داوایان لێم کردیە کە بێم سیمینارێک بدەمە 50 مامۆستای ئاینی لۆی ئەو مامۆستای ئاینیە ببتە چاوساغی هێزەکی ئەمنی بە خەڵکی ڕابگەینیتن ینی ژووریان هەیە کە تایبەتە ینی زانی دەمێشتەک بڵێم با بەکارهێنەران بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستان وا تێنەگەن کە سوۆشیال میدیا زۆر ئاسانە بە کەیف خۆم هەشتێک بمێ دەیکەم نەخێت هەم هێزە ئەمنیەکان چاوساقی زۆر باشیان تێدا و کەسی شارەزایان زۆر باش تێدا لە ناو بواری تەکنەلۆژیا ینی ئەگەر بیانەوێ دەتوانن بە کەمترین ماوە و بە کەمترین کات دەست بەسەر هەموو ئەو خراپەکاریانە بگرن کە تاکەک دێ بەڕەهایی بیکات لە باشە کاکچێوان ئەبینین ئەبیستین لە تیڤەکان لە سوۆشیال میدیاکان فڵان کەس
بە بۆنەوەی کە هەڕەشەی لەسەر بوو کۆتایی بە ژیانی خۆیەنە فڵان کەس چوزانم بە جۆرەکان سەری خۆی هەڵگرت تۆ ئەتوانی ئەو دڵنیاییە بە خەڵک بیت کە لە ئێستاە هیچ کەسێک هیچ هاکەرێک چکە هاکەریەوەنە باشمان نیە ئێمە لە دەستی هێزە ئەمنیەکانی حکومەت هێرێمی کوردستان نەجاتی نابێ ئەبێ باجی غەڵەتەکەی بە ئەتوانی ئەو دڵنیاییە بە خەڵک بی بۆی ئەگەر هەڕەشەیەکی لەسەر بێ هەڵەیەکی کردبێ ئێستا نەبێتە نقطەی زعف بە سەریەوە بڵێ بێگومان هەموو ئەو وەزارەتانی کە پەیوەندیدارن بەو لایەنانە زۆربیان ژمارە دادنێن و میدیای کوردستان بیستا زۆر جابینیومە کە ژمارەکە دەن و لە خۆم چەندجار لە بەردامەکان لەگەر کەسی ئەمنی بەشداریم کردیا بەڵێ من دڵنیایی 100% دەدەم هەموو لە هەرێمی کوردستان دڵنیایان دەکەمەوە کە بەکارهێنەری ناتەندروست تەمەنی زۆر کورتە باشە و دڵنیاشان دەکەم و هەر کەیسەکە دێتە پێشت پێویستە کە دوو لایەن ئاگدار بکرێتەوە یەکەم هێزی ئەمنی دوو ئەو کەسانی کە شارەزانە و لێرەوە دەمێ شتێک ئاماژە پێ بدەم کەمە هێشتا نەگەیشتین ئەو دۆخەمە ترسێکە زیرەکی دەستکرد لە ڕێگای دیفەیکەوە دێ وێنەیەکی من دەبا کۆمەڵک ڤیدیۆ دروست دەکات لێرە دەمەوێت تەنها ئاماژە بۆ بدەم داوا لە دایک و باوکان دەکەم ئەگەر وێنەی منداڵەکەیان دراوسێکیان خزمەکەیان بڵاو بووە یان ڤیدیۆیەکیان بڵاو تکایە کە بەر لە هەڵوێست وەرگرتن تکایە کە کەسی شارەزا هێزە ئەمنیەکان ئاگدار بکەنەوە چونکە ڕاستی و دروستی لە ڕووی تەکنەلۆژیاوە بەڕاستی ئێجگار قڕز بووە باشە یاریەک هەبوو بەریامەوە کە ئەپێک هەبوو ناوێ هامستەر دگوتن ئەوێ وێ ئەپێ بکار بینیتن پشتی هنگی ڕاستی هاکردنێت هێتن حتا چەندێکی سکاڵا ئەم بژین دۆز هاتینە لای هەوا یانژی گلەی هات بنە لای هەوا بژن بەلێ ئەڤی ئەپی ئەم هاکرینە هیچ کەیسەکمان نەبوو لەسەرەوەی کە لە ڕێگای هامستەرەوە هاکرێتن بەڵام هامستەرێک لەو گەیمانە بوو ئەمن زۆر قسە و باسم لەسەر کرێت تا خەڵکی پێشی ناخۆش بوو مەسەلەن هەر نووسی بووم لە سۆشیال میدیا کە تاکە مشکە تاچ کورد دەخاتە ناوتەڵەوە لە بریەوەی کە خۆی بکەوتە ناوتەڵەوە هەر وەکو دیتیشمان کە خەڵکەک نزیکەی 6 مانگ هەموو دواتر دەرچوو 3 دۆلاری لە بۆ گەڕاوە دەرچوو 1 دۆلاری لە بۆ گەڕاوە بەڵێ لێرە ڕۆڵی میدیا زۆر کاریگەرە کە هۆشیاری بداتە تاکەکان بە داچوون بکە لە بۆ ئەو بابەتانیان ئەو پلتفۆرمانی کە دێن و ژیانی گەنجانمان وێران دەکەن من هەمیشە پێشنیارم دەکردم گوت کاکە لە بریەوەی ئەو تکە بکەی وەرە کۆرسە وەرگرە لە یوتیوب کۆرسە وەرگرە سنتەر و ناوەندێک دڵنیات دەکەمەوە داهاتەکەی زۆر زیاتر دەبی لە هامستەر مامۆستا شێوان حەسەن ئەندازێر و ڕاوێژکاری تەکنۆلۆژیە زۆر سپاس تت گەلمەدەبووی سپاس بۆ بەرهەمبوونت زۆر خۆشحاڵم زۆر سپاس نوێترین بەرهەمی هونەری کاروان حەمید حەلاق باز لە ژیانی عەلی عاشق دەکات. کاروان لە لێدوانێکی تایبەتی بۆ کوردستان 24 وتی ماوەی 15 ساڵە تێکستی ئەم بەرهەمەم لابوو. ئەو کەلوپەلانی کە لە ڤیدیۆ کلیپەکەشدا بەکارێنراون هەمووی هی عەلی عاشقە. بەڵام بەداخەوە دوای بەکارێنانیان بەشێکی زۆری کەلوپەلەکانی ون بوو. با پێکەوە بینەری بەشێک لە کلیپەکەی بین. دلم نشادا دلم نشادا خمو باشارا درسوالا رادا خمو باشارا درسوالا رادا ژیانی و خۆشی گەنجی زەمانم لە پێناو تۆداوە گەش و بەبەدا لە پێناو تۆداوە گەش و بەبەدا ئەڤروکە ژیام هاتینە دوماهیا بەرنامە خۆی بەیانی 24
سپاس کوهین گل مدا بون حتی به دمشمره بس مدوید شکی دی بیجم شکر از حتی هفتی دا بهتن دید گل هوا دا دیر کبم بگمان بس دل آلیه که دیل سوشال میدیا کرسان 24 لبش اسپورت گل هوا دا بمش برکو شکر از هفکار خوم آلان حسین دی چینا بصرا لوری یاریا که گله گرنگ هی یا اردنو هل بجارده عراق بگمان و وارتن الموندیال چا به سر کرسان 24 هر تشتكي جرينج بيت البصرة عمدي بو كرسان 24 و بو بينارن وفاقو هزين بقومان دقال مدابن قومانك مال لتوانا وتاقية وني بس اون بيبلا بيجوي كوتاي ببينين كي ياريا كي من قلت رجع بيشا مياريا دقال أردني از باورم حفتو ني و حفتو چارك اوزا اگر از خلال نم دي ان شاء الله قالك سپاس بو بيناريا هواجي تابعني كتير خواتان لقل